سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیان یاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ چوونە سەرەوەی نرخی سرویسی گواستنەوەی قوتابیان لە بۆکان، کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە تاران و لۆڕستان، ناڕەزاتی شۆفێرانی بار هەڵگر لە بەرامبەر فەرمانداری ئەردەکان، کوژران و برینداربوونی 6 سوختبەری بەلوچ لە زاهیدان، سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا ڕەمەزانزادە لە تاران و برینداربوونی 5 قوتابی بەهۆی ڕوخانی سەقفی قوتابخانە لە شاری ئیسفەهان. درێژەی هەواڵەکان چوونە سەرەوەی نرخی سرویسی گواستنەوەی قوتابیان لە شاری بۆکان. بە پێی هەواڵی گەشتوو لەگەڵ دەستپێکی وەرزی نوێی خوێندن لە بۆکان، نرخی سرویسی گواستنەوەی قوتابیان بە ڕادێکی بەرچاو زیادی کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەم ساڵ بابەتی دیاریکردنی نرخی سرویسی قوتابخانەکان کەوتووەتە ئاستۆی شارەوانیەکان و گرانکردنی نرخی مانگانەی سرویسی گواستنەوەی قوتابیان بنەماڵەکانی وەڕاست کردووە. بە تایبەت چینی هەژار و کرێکاری کۆمەلگا توانای دابینکردنی تێچووی سرویسی قوتابخانەیان نییە و ئەو بابەتە گوشارێکی زۆری خستۆتە سەرشانی دایک و باوکانی قوتابیان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە تاران و لۆڕستان. ڕۆژی شەممە 7 ڕازبەری 1403 هەتاوی خانەنشینکراوانی کشوەری لە شارەکانی تاران و لۆڕستان لە ناڕەزاتی بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی کشوەری لە تاران لە بەردەم دەفتەری سەرۆک کۆماری کۆبوونەوە و دژ بە دۆخی خراپی معیشەتی دروشمیان بەرز کردەوە. لە شاری لۆڕستان خانەنشینکراوان لە بەردەم سندوقی خانەنشینی ناڕەزایەتیان دەربڕێ و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی کشوەری خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵسانسازی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕەزایەتی شۆفێرانی بار هەڵگر لە بەرامبەر فەرمانداری ئەردەکان. ڕۆژی شەممە 6 ڕازبەر شۆفێرانی بار هەڵگری ئەردەکان لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە و خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی بوون. بە پێی زانیاریەکان، دەوڵەت بە بیانووی ڕێگریکردن لە قاچاغی سوتەمەنی پشکی گازۆیلی بار هەڵگرەکانی کەم کردوێتەوە و ئەو بڕیارە ناڕەزایەتی بەرینی شۆفێرانی لێکەوتوێتەوە. شۆفێرانی بار هەڵگر لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە زۆربەی شارەکانی ئێران لە ئاسنەدانی سوتەمەنی و گرانی نرخی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل، هەروەها نەبوونی بیمەی کارامە ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵنەگرتووە. کوژران و برینداربوونی 6 سوختبەری بەلوچ لە زاهیدان. بەیانی ڕۆژی هەینی 6 ڕازبەر بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیلی سوختبەران لە جادەی نێوان زابل بۆ زاهیدان 6 سوختبەر کوژران و بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش، 2 ئۆتۆمبیلی سوختبەر لە جادەی زابل بۆ زاهیدان و نزیک لە ناوچەی لوتکە پێکیان داداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا سوختبەرێک بە ناوی محەممەد بەراهووی تەمەن 25 ساڵ گیانی لەدەستداوە و 5 سوختبەری دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا ڕەمەزانزادە لە تاران. ڕەزا ڕەمەزانزادە چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن لقی 28 دادگای انقلابی تارانەوە بە 18 مانگ زیندان محکوم کرا. ڕەزا ڕەمەزانزادە مانگی ڕازبەری 1401 لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانیەوین ڕاگوێزا بوو. ناوبراو ساڵی 98 هەتاویش بە بیانووی بەشداری لە ناڕەزایەتیەکان دەست بەسەر و بە 3 ساڵ زیندان محکوم کرا بوو، بەڵام مانگی گوڵانی ساڵی 1400 بە مەرج ئازاد کرا. ڕەزا ڕەمەزانزادە مانگی گوڵانی ساڵی 1402 پاش بانکێش بۆ دادسەرایەوین دەست بەسەر و بۆ زیندان گوازرایەوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نایەرەکانی ڕژیم بە 1 ساڵ زیندان و مانگی گوڵانی ئەم ساڵیش لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا بە 1 ساڵ زیندانی تازیری سزادرا. برینداربوونی 5 قوتابی بەهۆی ڕوخانی سەقفی قوتابخانە لە شاری ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی ڕوخانی سەقفی قوتابخانەیەک لە ناحیەی چواری شاری ئیسفەهان 5 قوتابی بریندار بوون. بە وتەی چالاکانی مەدەنی ئیسفەهان، ئەو ساختمانەی ئامۆزش و پەروەرش وەکو قوتابخانە کەڵکی لێوەردەگرت تەمەنی سەروی 40 ساڵ و کاگڵی بووە، هەرچەند پێشتر
چەند جار بڕیاری نوێژەنکردنەوە و ڕوخانی درابوو، بەڵام وەزارەتی پەروەردە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. لە ڕۆژانی ڕابردوودا سەقفی گڵینی ئەو مەدرسەیە بەسەر قوتابیاندا ڕووخاوە و بەهۆیەوە 5 قوتابی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی ناوەندی شیراز بەرەبەیانی ڕۆژی چوارشەمە 4 ڕازبەر حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی ڕەسوڵ شەنبادی و ئەکبەر سەعیدخانی لە زیندانی ناوەندی شیراز جێبەجێکرا. ڕەسوڵ شەنبادی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. هەروەها ئەکبەر سەعیدخانی چەند ساڵەمەوە بەر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرا. شانی باسە کە لە نێوان 25 خەرمانانی ئەم ساڵ تا 7 ڕازبەر بەلانی کەم 13 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەس لە زیندانی شیراز لە سێدارە دراون. گواستنەوەی خامنەیی بۆ شوێنێکی نادیار لە ناوخۆی ئێران. پێش نیوەڕۆی ڕۆژی شەممە 7 ڕازبەر 1403 هەتاوی خامنەیی بەڕێو شوێنی توندی ئەمنی بۆ شوێنێکی نادیار لە ناوخۆی ئێران گوازرایەوە. ئاژانسی هەواڵنێری ڕۆیتەرس بە پشتبەستن بە دوو بەرپرسی ناوچەی بڵاوی کردەوە کە خامنەیی ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بەڕێو شوێنی توندی ئەمنی بۆ شوێنێکی نادیار لە ناوخۆی ئێراندا گوازراوەتەوە و ڕێو شوێنە ئەمنیەکان بۆ پاراستنی خامنەیی چڕتر بوونەتەوە. ئەمە لە کاتێکدایە کە سوپای ئیسرائیل و گروپی حیزبوڵای لوبنان پشتڕاستیان کردوێتەوە کە حەسەن نەسڕوڵڵا ڕێبەری حیزبوڵڵا لە دوایین هێرشی ئەو وڵاتە بۆ سەر گەڕەکی زاحیەی بەیروت کوژراوە. سوپای ئیسرائیل لەسەر ئەم بابەتە لە تۆڕی کۆمەڵایەتی کزنووسیوێتی حەسەن نەسڕوڵڵا چیتر ناتوانێت جیهان بترسێنێت و درێژە بە تیرۆر بدات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی رووسیا بۆ سەر ناوەندێکی پزیشکی لە وڵاتی ئۆکراین. ڕۆژی شەممە 7 ڕازبەر 1403 هێزەکانی رووسیا هێرشیان کردە سەر ناوەندێکی پزیشکی لە شاری سومی لە باکووری ڕۆژهەڵاتی ئۆکراین و بۆ هۆیەوە 8 کەسی مەدەنی گیانیان لەدەستە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی ئۆکراین لە کاتی هێرشەکانی رووسیادا 86 نەخۆش و 38 کارمەند لەو ناوەندە پزیشکیەدا بوون و لە کاتی گواستنەوەی نەخۆشەکان بۆ دەرەوە ئەرتەشی رووسیا هێرشی کردوێتە سەر نەخۆشخانەکە و بەهۆیەوە 8 کەس گیانیان لەدەستاوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەمولایەن.